بابەتی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان بەکوێ گەشت لە ساڵی 2011 و نەخۆشخانەیە بڕیاری دروستکردنی دراوە تاکو ئێستاژە وترێ لایەن کۆمپانیاکەەوە ڕادەست نەکراوە. بۆچی ڕادەست نەکراوە؟ لە بەرەوەی داوای پارەیەکی زۆرەکات بەدر لەوەش کارەکانی ناکات. ئێمەشتا ئەوەی کە نێت بە شێوەیەکی ئوسوڵی و یاسایی ئیستیلام نەکات، مەسرف لە نەخۆشخانەکە نەکات، ئامێرەکان کە بردوویەتیە دەرەوە کە لێرە و لێ تۆمە دەخرێتە پاڵێمە کە ئێمە بردومانە مقاولە سانەویەکانی ئەو کۆمپانیایە بردوێتی تا نەیگەڕێنێتەوە تا ئەوەی کە ئامێرەکان خراپ بوون ئەبێ بگرێتیان بکاتەوە تا ئەوەی کە ئاوەڕۆ و ئیشی مەدەنی و معماری ئەو نەخۆشخانەی تاونەکە ئێمە ناتوانین ئیستیلامی بۆ بکەین، ئیستیلامی نیایی، بەڵام ئەو داوای ئیستیلامی نیاییەکە و چەندین جاریش پێمان وتون بە وەزارەتی تەندروستی کە ڕێکاری یاسایی بگرنەبەر لە دژی بۆیە نەیان کردووە هیچ کەم تەرخەم وەزارەتی تەندروستی و لەگەڵەوەشدا پەنامان بردوێتە بەر دادگای بەرایی هەڵەبجە. دادگای بەرایی هەڵەبجەش پێڕاگەیاندنی بۆ ناردوون بەڵام کۆمپانیاکەیان نەدۆزیوەتەوە لە هەولێر. بە نیوەناچڵی یاخودەوەی کە نەخۆشخانەکەی تاو نەکردو و جێشتۆیان کارەکانی بەشێکی تاو کردووە. کارەکە چیە لەوەی کە ئەم کێشە و گرفتام لێک تێنەگەشتنە ڕوویداوە؟ خۆی ئیفتیتاحەکرێ و ئێمە ئێستا ئەوزریشمان هەبوو تا ئێستاش وەری نەگرین، تا ئێستاش نەیکەینەوە نەخۆشخانەکە نەکەینەوە بۆ لەبەری کۆمپانیاکە نەیاوە دەستەوە. نەخێر یەکجار ئیفتیتاح کراوە بەڵام ئێستا جوانترین پسپۆڕی نەخۆشیەکانی هەناسەی تایە، چاکترین سنتەری چاوی تایە و باشترین سنتەری پێستی تایە کە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم هەر نییە و لەگەڵەوەدا سنتەری هەناسەی تایە کە ئامیری تایە تەنها لە عێراقدا لە هەڵەبجە هەیە بۆ لەبەرەوەی کۆماری ئیسلامی ئێران پێشتر پسپۆڕەکانی هێنا ئێرە من وتم لە کلینیکەکەی ئێوە چی هەیە منەمەوێت لێرە کۆپی بکەم بالفعل کۆپی کردو بەڵام من نامەوێت دڵم لە مشتما بێت تا ئاوڕووی نەخۆشخانەکە بتەقێ ئاوکە بەسەر ئامێرەکانە بەڵێ هیچ ناکات سیستەمی گەرمی و ساردی مەسەدەکانی کار ناکەن، مۆلیدەکانی کار ناکەن. ئەمە بەدەلەوەی ئامێرەکانی ئامێرە پزیشکەکانی دزراون براونەتە دەرەوە. ئەمە تا ئێستا ئیجراعات نەکراوە لەگەڵ ئەم کۆمپانیایە. ئەگەر کۆمپانیایەکی تر بووە ئێستا دڵنیام لە سجنا بوو کەس ئەو خاوەنی کۆمپانیاکە، بەڵام بۆ لەگەڵ ئەمەیە قسە ناکرێت من تێنا